سڵاتان لەبێ مناڵ ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ زۆر دڵخۆشم ئەزانن بۆ؟ چونکە ئەم ڕۆژ بەڕێ ئەکەوین بەرەو گوندێکی جوانی کوردستان وەرن با پێتان بڵێم ئەم گوندە کوێیە؟ گوندی گردەسووران ئەم گوندە جوانە ئەکەوێتە نزیکەی دەریاچەی دووکانەوە و دووریەکەی نزیکەی 89 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. هەڵکەوتەی ئەم گوندە لە ناوچەیەکی دۆڵاویە و پیشەی سەرەکی خەڵکی ئەم گوندە ڕاوماسیە. لەم گوندەدا خۆشبەختانە قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و منداڵانی گوند ئەتوانن درێژە بە خوێندنیان بدەن. ڕاستیتان پێ بڵێم گوندەکە ڕێگەیەکی دوور و درێژ و خۆڵاوی بوو. زۆرمان پێچ و تاک و گەشتینە لای منداڵانی هاوڕێمان. با زیاتر لەسەر گەشتەکەمان نەڵێین وا باشترە بڕۆینە لای زیتەڵە و هاوڕێیانمان. فەرموون! سڵاوتان لێبێ مناڵانی عەزیز چۆنن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەمڕۆ هاتوین بۆ گوندێکی تەواو جیاواز. ئەزانن ئەو گوندە کوێیە؟ ئێرە گوندی هاتوین بۆ گوندی گردەسووران بۆ هیواین کە لەگەڵ ئەم مناڵە عەزیزانەیە بتوانین بەرنامەیەکی جوانتان پێشکەش بکەین. فەرموون! سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەی یاخوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. ئەزانن بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بەیەوەی عەزیزەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ گردەسووران. گوندی گردەسووران سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی ناحیەی خدران سەر بە قەزای کوێیە؟ ئافەرین! ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵی قایم بۆ خۆتان لێبەن. ناڵەکان پێتان خۆشە مناتمە گوندەکەیەوە؟ زۆر باشە. ئەی حەزەکەن هەنێک گفتوگۆ بکەین بەیەکەوە و ئێوە شەنێ زانیاری بەنێ لەسەر گوندەکەتان؟ کەواتە ئەبێ بە شوێنەیی گوێم لێ بگرن و بۆ خۆمان هەنێک گفتوگۆ بکەین بەیەکەوە. باشە؟ ئافەرین! لیا چۆنی؟ باشی؟ لە قوتابخانەی؟ نەخێر. پێشان نەچووتێتە قوتابخانە؟ ئافەرین! ئەی باشە حەزەکەی زوو بچیتە قوتابخانە؟ کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی. بۆ مناڵە بچکۆلەکانی هاوڕێشە ئەبێ شەوان زوو بخەون، بەیانیان زووەسن لە خەو، ئەبێ خواردن بخۆن، ئەبێ یاری بکەن لەگەڵ هاوڕێکاتانە، وەرزشیش بکەن. باشە؟ لیا؟ ئەی گۆرانی ئەزانی؟ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ. بەهار زستان نەما بەهار هات، خۆشی بۆ گند و سار هات، بلبل گەیشت بە مرادی، ئەخێنێ بە ئازادی، کەپورە لەم چڵبۆشک ئەچن بۆ سەیرانی گوڵ، جوانم چیا و گەشە، کوردستان وەک بەهەشتە. ئافەرین! یەک چەپڵێقای بۆ لیاگیان. بارانجان چۆنی؟ مایکەکە بە جوانی بخەرە بەردەمێ. ئافەرین! باران چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەی تۆ لە قوتابخانەی؟ تۆش نەچووتەتە قوتابخانە؟ کەواتە تۆش ئەبێ وەکو هاوڕێکانە وەرزش بکەن بەیەکەوە، نابێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلیش بکەن. باشە؟ ئافەرین! باران! ئەی تۆ گۆرانی ئەزانی؟ ئادی گۆرانیەکم بۆ بڵێ. من پەپولان زۆر جانم، پەروەردەی ناو گوڵانم، ئافرم لەو چڵ بۆ ئەو چڵ، تێر ئەکەم بۆنی گوڵ، ئەگەڕێم بە ناو گوڵانە، ئەزانم کامیان جانە، ڕەنگی گوڵم گرتە، جانەکەم بژە. ئافەرین! یەک چەپڵێقایمی بۆ لێبەر. دەست خۆش هەر بشی. ئەو مایکە بە دەریا. دەریا چۆنی؟ ئەدی ئەسەرە سەر پێ؟ ئەسەرە سەر پێ. دەریا چۆنی؟ باشی؟ دەریا گیان تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەندی؟ لە پۆلی سێ. ئافەرین هەر بشی. دەریا
بەڵێ باشە حەزت لە پاک و خاوێن نییە؟ بەڵێ باشە ئەگەر لە پۆلەکەیە مناڵانی هاوڕێ و شتیا خوار وەکو ئەو خواردنانی کە پێیانە ئەها شەربەت و ئەوانە ئەگەر قتوشتەکانیان پڕیا سەرزەویەکە تۆ چی لێکەی؟ من دەیکەم هەڵی یەکم دەیکەم ناتەنە خۆڵەکە ئافرین ئەی باشە ئەگەر فڕی نیتە تەنەکە خۆڵەکەەوە ژوورەکەتان چی لێت؟ پیر دەبێت پیسە بێ هەر بشی یەک چەم لە قای بۆ دەریاجان کاکە ڕەوێن چۆنی؟ باشی هەستە سەر پێ دەی ئافرین کاکە ڕەوێن بەڵێ چۆنی؟ باشی ئەحواڵە چۆنە؟ بەڵێ باشم هەر بشی ئەی تۆ چوویتەتە قوتابخانە؟ بەڵێ لە پۆلی چەندی؟ پۆلی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هەر بشی ئەی لەگەڵ وانەکانە چۆنی؟ بەڵێ باش لەگەڵ وانەی بیرکاریە باشی؟ بەڵێ با پرسیارێکی لێ بکەم ئەگەر 5 فیل لێ پێ بێ 5 فیل بکەیتە باوەشە 2 فیل بکەوێتە سەر زەویەکە چەند فیل ئەمێنێتەوە؟ 5 فیل لە پێ بێ دوانی بکەوێتە سەر زەویەکە چەند ئەمێنێتەوە؟ سێ ئافرین یەک چەم لێ قایم بۆ کاکە ڕەوێت دەست خۆش چیاگیان؟ بەڵێ چۆنی؟ باسی باشی؟ یا خوار باش بی چیاگیان؟ بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافرین هەر بشی چیە؟ بەڵێ باشە تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ بەڵێ ئافرین سەیری فلم کارتۆنەکانمانەکەی؟ بەڵێ ئەی سەیری منەکەی چم بۆ گوندەکان؟ بەڵێ ئافرین ئادی پێم بڵێ مناڵان سەیری ماوەی مناڵان کەن باشترە یان یاری بە تابلێت و مۆبایل و ئایپادکەن؟ منداڵان ماوەی منداڵان ئەی ئەگەر زۆر یاری بە مۆبایل و شت بکەین چیمان لێیە؟ دامان کرد دەبێت چاومان کزە بێت و لە قوتابخانەش تەمەڵە بین وایە؟ بەڵێ ئافرین یەک چەم لە قایم بۆ چیاگیان دەوران چۆنی؟ باشی ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش ئەی یاخوار باش بی دەوران گیان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ ئافرین هەر بشی باشە دەوران لە گوندەکەیەوە قوتابخانەی تایە؟ بەڵێ هەتا پۆلی چەند؟ هەتا پولی هێشت هەتا پۆلی هەشت ئەی باشە ئەگەر دەرچن بۆ 10 11 و 12 و 9 ئەچن لەکوێ خوێنن؟ ئێماسا لە خدران لە خدران ئەی باشە ئەبێ مناڵ بڵێ ناچم بۆ خدران لەبەرەوەی دوورە واز لە قوتابخانەیە نم ناماسە خەڵەتە کارێکی ئەڵێ کەواتە ئەبێ ئێمە درێژە بە خوێندنەکەمان بین وایە؟ بەڵێ یەک چەم لە قایم بۆ دەوران گیان محەممەد گیان بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باش ئەی یاخوار باش بی کاکە محەممەد بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ لە پۆلی چەند؟ دەچم بە ژوار دەرچووی بۆ چوار ئەی ئافرین هەر بشی کاکە محەممەد بەڵێ زستانی ئێرە ساردەیان گەرمە؟ ساردە ساردە وایە؟ بەڵێ باشە ئەبێ ئێمە دارەکان ببرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە لە وەرزی زستانە؟ نەخێر بۆچی؟ سوگا هەوای پاکمان پێدا ئافرین سوودەکانی دارەزاری چییە؟ ماسا ئۆکسیزیمان پێدا ئێ هەوا تەبوتۆز نایڵێ ئێ ئەی چی زەویمان بۆ فێنەکەکە؟ سیزەینەوە بۆ فێک دەکا بەڵێ ماسا ئای ئێمە کە گەرمامانە ئەچینە بەرسێبەری چی؟ دار ئافرین ئەی باشە ئێمە سێ و ئەمانە خۆین بەروبوومی چییە؟ دار ئافرین کەواتە دار سوودی زۆر زۆرە نابێ بیبڕینەوە وایە؟ بەڵێ ئافرین یەک چەم لە قایم بۆ کاکە محەممەد کاکە دیدار بەڵێ چۆنی؟ هەڵە باش ئەحواڵە چۆنە؟ هەڵە هەبین ئەی یاخوار باش بی دیدارگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ دەچم بۆ شەش دەرچووی بۆ 6 بەڵێ ئافرین هەر بشی کاکە دیدار بەڵێ ئێوە وەکو کوڕەکانی گوندەکەتان لە وەرزیاوی ناکە قوتابخانەتان نییە خۆتان بە چی یاریەکەوە سەرقاڵەکەن؟ هەڵا بە وەرزش و دوو وەرزشی چیەکەن؟ دووگۆڵی دووگۆڵی باشە دووگۆڵی لەکوواکەن شوێتانەیە؟ بەڵێ ئەی باشە مناڵ ئەبێ کاتی دووگۆڵی ئازار بە هاوڕێکی بگەێنێ؟ نەخێر ئەی ئەبێ بچین لەسەر شەقامەکان یاری بکەیت؟ نەخێر ئافرین لە دووگۆڵیا حەزەکەی ببی بەچی؟ بە گۆڵچی یان هێرشبەر؟ باریزان یاریزانی هێرشبەر یان گۆڵچی؟ هێرشبەر هێرشبەر ئافرین هەر بشی یەک چەم لە قایبی بۆ لێبەر لانە گیان بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باش ئەی یاخوار باش بی ئەی تۆ لە پۆلی چەنی لانە گیان؟ لە پۆلی دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافرین هەر بشی لانا بەڵێ تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ بە مامۆستا بە مامۆسا باشە بەڵێ. ئەگەر بووی بە مامۆسا یێتەوە لە گوندەکەی خۆتان وانە ئاڵێتەوە خزمەتی مناڵانەکەی یانە چی بۆ شوێنێکی تر؟
لە گوندەکەی خۆمان. ئافرین کەواتە ئەبێ مرۆڤ کە گەورە بوو هەمیشە شوێنەکەی خۆی لەبیر بێ نابێ هیچ کاتێک گوند و شار و شارۆچکەکەی خۆی لەبیرکە وایە؟ کەواتە تۆش کە بووی بە مامۆسا ئەبێ بیتەوە خزمەتی نەوەکانی داهاتوو بکەی باشە؟ باڵێ. یاک چۆ بڵێ قایم بۆ لانەکیان گەشت بین بەڵێ چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ لا باش. ئەی خوار باشبی گەشت بینجان تۆ لە پۆلی چەنی؟ لا دەرچم بۆ 5. دەرچووی بۆ 5؟ بەڵێ. ئەفەرین هەر بشی گەشت بین بەڵێ. ئێوە وەکو کچەکان لە وەرزی هاوینە کە قوتابخانە نییە خۆتان بە چیەوە سەرقاڵەکەن؟ وەڵا خۆمان بە ئەوە بە حیشتی ناوماڵ. ئیشی ناوماڵ ئەی یاریەکەن؟ مامۆستا زاروای دیکن زاروای نای. باشە حەسان لە کتێب خوێندنەوە و پەرتوو خوێندنەوەیە؟ بەڵێ. حەزت لە چ چیرۆکێکە زیاتر؟ مامۆستا چیرۆکی لە کچە هەموو- وردی لە؟ ها؟ حەزت لە چیرۆکی کچە وردی لەو ئەو شتانەیە؟ من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولەیە ژمارەیەکی زۆر چیرۆکی تایە زانیاری گشتی تایە گۆڤارەکە ڕێکخراوی مناڵپارێز دەریەکە نردوێتی بۆ ئێوە بە دیاری منیش ئەمڕۆ بۆ ئێوە مێناوە باشە؟ بەڵێ. دە باشە باشە گەشت بین بەڵێ. ئەی چیمان پێشکەشەکەی؟ لە سەرەتای ساڵەوە دەی بیڵێ لە سەرەتای ساڵ بڵم وەزەکانی ساڵ ئادەی ئێمە مناڵ با فێری وەرزەکانی ساڵ چونکە بۆ زانی فەرزا وەرزەکانی چوار وەرزە یەکەم بەهار دووەم هاوین خوددا وهای بۆ دانی سێم پای چوارم پیان ناسە لە کوردستان وەرە سێ مانگی تاوە ناگەڕ و قەن نەگۆڕە وەرزەکانی بەهار جوانم نەورۆز گوڵان جۆ زەردەن وەرزەکانی هاوین ببێژ ئەوە ئەفەری ئەدی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش گەشت بینجان هەر بشی دیە بەڵێ چۆنی؟ باشی ئەحواڵە چۆنە؟ یاخوا باشبی یاخوا تۆش باشبی دیەکیان دیە بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ چوار دەرچووی بۆ چوار ئەی ئافرین هەر بشی دیە بەڵێ باشە خەڵکی ئێرە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن؟ مار بزن مانگا ئافرین باشە سوودی مەڕ و بزن و مانگا چییە؟ شیر بەڵێ ئافرین باشە بەروبوومی شیرەکەی هەمووی خۆتانەی خۆنیانەشی فرۆشتنەوە ئەشی فرۆشینەوە ئەشی فرۆشتنەوە کەواتە کارێکی ڕاستە خەڵکی گوندەکان ئاژەڵداری بکەن یا کارێکی خراپە؟ ڕاستە کارێکی ڕاستە چونکە خەڵکی گوندەکان ئەتوانن داهاتیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیش ئەتوانن خواردنیان دەست بکەوێ وایە؟ بەڵێ ئافرین دیەجان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ وڵاتی من دەی وڵاتی من شیرینە خاکێکی نازەنینە بەهار دەشتی زەرد و سوور ئەبێ بە کۆمەڵێ نور لاتەلانی باخەوە لەسەر نوتکەی شاخەوە ئاوی ڕۆنی ڕەنگا و ڕەنگ ئەیکا بەخۆشی واهەنگ لەیلەلەل لەیلەلەل لەیلەلەلەلەلا هاوی نزاری نەزدار شاخی هەزار با هەزار شەوی فێنکی کوێستان دیمەنی بەری بەیان باقی زەرد و سوور و چڵ ئاوی دەزینی دەنگڕ بەفرە و ئەڕێژە تکتک بۆ دەمی گوڵی ناسک لەیلەلەل لەیلەلەل لەیلەلەلەلا ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش نیگە بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ بەڵا باشم ئەی یاخوار باش بی نیگا گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار؟ بەڵێ ئافرین هەر بشی نیگا بەڵێ تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی؟ بەڵێ باشە ئەو پۆشاکانی لەبەرتە بەڵێ کاتێکا ڕوویتەوە ماڵەوە ئەبێ دایانی وەنیە؟ بەڵێ باشە چیان لێکەی هەر ئاوا فڕیانەی؟ نەخێر ئەی ئەبێ مناڵ کە ڕۆیشتە ماڵەوە پۆشاکەکانی دەرەوەی چی لێ بکە؟ ئێمڕە خامکە ئافرین بۆچی ئەی نابێراوە فڕیان بین؟ نەخێر بۆ هەڵەیە لەبەر ئەوەی ماڵەکەمان شپرزا بێ دواتر دایک و خوشک و ئەوانەمان ماندووە بن پێمانەوە بۆیە بێ ئێمە شاوکاریان بکەین وایە؟ باڵێ ئافرین ئەی باشە تۆ لە کاروباری ناوماڵە کاتی ناخواردنوەمانە هاوکاری دایکتوانەکەی؟ بەڵێ ئافرین ئەبێ سفریان لەگەڵا داخەی ئەبێ کە تەواوبووی لەگەڵیان ناکۆکەیتەوە وایە؟
بەڵێ هەر بژی نیگاجان نیگا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی ڕۆژە دەفەرمو پاپا ڕۆڵم چێرەبیتە وتی دای گەورەتان فەرمانشتی بابیتە ئام تلو بەرگە جوانە میرادی بابیتانە هەمووتان بیپارێزن نەمیشە شێکا ڕێزە ڕەنگ و چۆخۆ شەمانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی ئەورامانی فەرنجیا سۆرانی بیگەڕێنن بە مەردی جێگەی شانازی کوردی کراسەکە کۆڵانە هەلای داکی من جوانە پشتێنی سەوگڵی بەر لە تۆ جوانە کچی گوڵ پیرۆزت بێ بە شاکێ و تۆ دڵخۆشە کەس بەکەمی نەزانی میرادی خۆی کوردزمانی ئەفەرین یەک چە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش دوا ڕۆژ بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش ئەیە خوار باش بی ئەی تۆ لە پۆلی چەنی دوو پۆلی دوو ئافرین پار لە پۆلی یەک بووی وەنیە بەڵێ ئافرین باشە دوا ڕۆژ پرسیارێکی لێکەم بەڵێ گوندەکەی ئێوە نزیکە لە بەحرەکەی دوکانەوە وەنیە لە دەریاچەی دوکانەوە بەڵێ باشە مەلازانی بەڵێ ئەچی بۆ مەلا بەڵێ ئافرین ئەی ئەبێ ئێمە هەر لە خۆمانەوە بەتەنیا بچینە ناواوەکەەوە بۆ مەلا نەخێ بەبێ پرسی دایک و باوکمان نەخێ تۆ کاڕووی بۆ مەلەیان کاچتە دەرەوە پرس بە دایک و باوکەکەی بەڵێ ئافرین ئەی ئەگەر ئێمە مەلە نەزانین بچینە ناو ئاوەکەەوە کارێکی باشمان کردووەیان نەڵێ هەڵە بۆ تۆ نازانێ نابێ لەوانەیە بخنکەین یا تووشی ڕووداوێک بین وایە بەڵێ کەواتە ئەبێ کە هاتیشینە دەرەوە لەگەڵ هاوڕێکانمانە یاریمان کرد پرس بە کێ بکەین دایک و باوک ئافرین یەک چەم لە قایم بۆ دوا ڕۆژگیان ئاڵاجان بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە بەڵێ باش ئەی خوار باش بی ئاڵاجان هەر بژی ئاڵا ناوەکەشی تەواو کوردیە ئاڵا واتە ئاڵای کوردستان باشە ئەزانی ئاڵای کوردستان چەند ڕەنگە با بێکەوە بیبژێری یەکەم لەسەری سەرەوە چ ڕەنگە سوور ئەی ناوەڕاستەکەی زەرد وەکو ئەم پەردەی من و چیتیایە زەرد تیشکی خۆر وایە لە خواری شەوە چییە؟ ئافرین کەواتە چەند ڕەنگە؟ یەک دوو سێ چوار وایە؟ ئافرین ئاڵاجان ئەی تۆ لە پۆلی چەنی؟ من دەچمە چوار دەرچووی بۆ چوار ئافرین هەر بژی ئاڵا خوشک و برای لە خۆ بچووکترێ هەیە؟ ئەرێڵا ئەی باشە لە قوتابخانە لەگەڵ تۆیە؟ نەوەڵا ئاها ئەی باشە تۆ هەوڵەی لە ماڵیشەوە ئەوانانەی خوێندوتە وردە فیری ئەوانیش بکەی پیتەکانیان فێرکەی ژمارەکانیان فێرکەی؟ بەڵێ ئافرین ئەی یاریان لەگەڵەکەی؟ بەڵێ حەزت لە چی یاریەکە؟ گۆرانی کتێ گۆرانی؟ ئەدی گۆرانی ئێزانی؟ نەڵە بیرت چۆتەوە؟ دە باشە یەک چەپڵێک قایم بۆ ئاڵاجیان دەست خۆش هەردین بەڵێ چۆنی کاکاردی؟ لەخوا بەزای باشم ئەیە خوار باش بی هەردین جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دەچم بۆ حەو دەرچووی بۆ حەوت ئافرین هەر بشی هەردین جان بەڵێ ئەم ناوەی ئێوە بەڵێ ئاژەڵی کێوی لێیە؟ بەڵێ چ جۆرە ئاژەڵێکی زۆر لێیە؟ وەک ڕێوی و چەقەڵ و بەرازی ڕێوی و چەقەڵ و بەراز بەڵێ ئێرە هیچی لێ نیە ئێستا لێ نییە؟ هەردین بەڵێ باشە ئەبێ ئێمە ئەو ئاژەڵانە ڕاوکەین و بیان کوژین و لە ناویان بەرین؟ نەخێ بۆچی؟ سکەما سوودی شتەکەمان سوودیانێ بەوانەوە جوانە وایە؟ بەڵێ دواتر ئەگەر ئەو ئاژەڵانە لە ئێرە نەمێنن ئێرە وەکو بیابانێکی ڕوتەنی لێ وایە؟ بەڵێ باشە تۆ ئەگەر کەسێکی بینی خەریکی ڕاوکردنە چیەکەی؟ دەپی بڵم بۆسە ڕاویان مەکە ئافرین ئەبێ ڕێگری لێ بکەی وایە؟ بەڵێ هەر بژی هەردینجان هەردین بەڵێ ئەی تۆ چیما پێشکەشەکەی؟ سەدەی زانست ئادی سەدەی زانست ڕەوش زانست پەروەردە هاتوامی زامی کووردا مرۆڤ بە بیر و زانست هەوڵدان دەکات توانست تێدەکات چۆ دنیای نوێ سەر دەکەوێ نانەوێ هەر ڕۆژۆ داهێنانێ جۆرە بەرهەمهێنانێ زۆربوونی ئامێرەکان گەشت بەرەو ئەستێرەکان کۆمپیوتەر و ئینترنێت نەزانی لەگۆڵ ئەنێت ئەمانە گشتی بۆگەر مای سوودم بۆ کۆمە با ئێمەش لەو ڕۆتە نەبین بێبەش لە مێژوو لە ئازاری سێ بەزێر نامە بنووسێ هەر بژی یەک چەپڵێ قایم بۆ کاکاردی دەست خۆش ئارێز بەڵێ ئەی تۆ چۆنی؟ وەڵا باشم باشی؟ هەر بژی ئارێزیان ئارێز بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ وەڵام پۆلی شەش لە پۆلی شەش ئەی ئافرین هەر بژی ئارێزیان بەڵێ
ئەی تۆ پێم بڵێ بەڵێ. خەڵکی گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵیەکەن بەڵێ چییە چێنن زیاتر ماسا گەنم و جۆ گەنم و جۆ بەڵێ ئاها ئەی باشە بەروبوومەکانی وەکو خەیار و تەماتە و کوولەکەوانە چیەکەن وەڵا خەیار و تەماتە و کوولەکە و باینجان و بامێ و ئەو شتانە باشە ئەم شتانە هەمووی خۆتانەی خۆنیان لێشیە فرۆشنەوە وەڵا لێش دەفرۆشینەوە ئافرین کەواتە کارێکی باشە بۆ خەڵکی گوندەکان کە کاری کشت و کاڵی بکەن وایە بەڵێ ئافری چونکە خەڵکی گوندەکان لە ڕێی کاری کشت و کاڵەوە داهاتیان دەسەکەوێ وایە بەڵێ خەڵکی شارەکانی شتیان دەسەکەوێ بەربووم بەروبوومیان دەسەکەوێ ئافرین هەر بش یەکچەم لە قایم بۆ هەرێزکیان دەست خۆش سەرچیە ڕابەر بەڵێ کاکە ڕابەر چۆنی چۆنی باشی ئەحواڵە چۆنە باش هەر بشی ڕابەرکە ڕابەر بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی پێنجم لە پۆلی پێنج ئافرین هەر بشی کاکە ڕابەر بەڵێ گوندەکەتان ناوی چییە ناوی گردە سوورانە گردە سووران ئەی با. باشە واتای ناوی گردە سووران نەزای لە چیەواتوە بەڵێ لە چیەوە لەبەرەوەی گردەکانمان سوورن و خۆڵی سووری لێە ناو دراوە گردە سوورە ڕابەر بەڵێ واتە خۆڵی گردەکە سوورە لەبەرەوە ناوێ ناو گردە سووران بەڵێ ئافرین هەر بشی دەست خۆش ڕابەرجان زۆر گرنگە مناڵان ئەوە واتای ناوی گوندەکەیان بزان بۆی ئەگەر کە کەسێ یان گەشتیارێک هات بۆ ئێرە وتی ناوی گوندەکەتان چییە نەڵی نازانم وایە بەڵێ هەر بشی یەکچەم لە قایم بۆ ڕابەرگیان بێزیان چۆنی باشی باشی بێزیان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین بێز بەڵێ قوتابخانەکەتان زۆر دوورە لە ماڵەکەتانەوە نەخێر ئەی باشە کاتی بارانبارین تۆ هاوکاری ئەو مناڵاناکی کە لە خۆ بچووکترن بەڵێ ئافرین کەواتە ئەبێ کاتی بارانبارین و بەفربارین دەستی هاوڕێکانە بگری بۆ ئەوەی کە نەکەون یان نەترسن لە ڕێگاکە ئاچن بۆ قوتابخانە باشە بەڵێ هەر بشی یەکچەم لە قایم بۆ بێزگیان ڕێژوان بەڵێ چۆنی باشم باشی هەر بشی ڕێژوانجان لە پۆلی چەنی ئەم ساڵەچم بۆ چوار ئەم ساڵە چی بۆ چوار ئەی ئافرین هەر بشی ڕێژوان بەڵێ لە وەرزی هاوینا ئەو کەمە بێتەوە یان زۆرە بێ کەم دەبێ کەمە بێتەوە وایە بەڵێ ئێمە جۆرەها ئاژەمانەیە وەکو سەگ و پشیلە و چۆلەکە و کۆتر و کوکوختی وایە باشە ئەمانە کە ئاویان دەست نەکەوێ ئەبێ ئێمە چۆن ناوکاریان بکەین دەبێ ئێمە ئاویان پێ بدەین ئافرین باشە تۆ هاوکاری سەگ و پشیلە و ئەو شتاناکەی بەڵێ باشە لەگەڵ هاوڕێکان تا ئەزانی چی بکەن هەری یەکە و لەبەر دەرگای خۆتانە دەبەیەک ئاو یان سەتڵێک ئاو دانێن بۆ ئەوەی ئاژەڵەکان لە توێنێتی بپارێزی باشە بەڵێ ئافرین یەکچەم لە قایم بۆ ڕێژوانجان ناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو بەڵێ من ئەمڕۆ زۆر سوودم لە گفتوگۆکانی ئێوە بینی ئەی ئێوە بەڵێ ئافرین کەواتە بەو هیوایەم کە هەمیشە ئاوا گوێڕایەڵ و ژیر بن باشە بەڵێ. من لێرەیە کۆتاییێنم بە بەرنامەکەم هەتا بەرنمەیەکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز